سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی یەکشەمە سەرتاش سەردێڕی چەند هەواڵ. هەڵمەتی پاراستنی ژینگە لەلایەن ژینگە پارێزانی سەقز و بۆکان. سەپاندنی 6 ساڵ حکمی زیندان بەسەر چالاکوانێکی خەڵکی سەڵماس. پشتیوانی نەتەوەیە گرتووەکان لە گربەستەکەی پارتی کرێکارانی کوردستان. بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕەزایەتی لە گۆتنبێرگی سوید بۆ پشتیوانی لە سێ بەندکراوی ژنی سیاسی لە ئێران. وەدادخوازی زۆرتر لە 1000 شارەداری فەڕەنسا بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران. هەڵمەتی پاراستنی ژینگە لەلایەن ژینگە پارێزانی سەقز و بۆکان. ڕۆژی هەینی 22 خاکەلەوەی 1404 هەتاوی ڕێکخراوە ژینگەیەکانی بۆکان سەقز و هەروەها دانیشتوانی گوندی گەردیگلان لە هەڵمەتێکدا 300 نەمامیان لە سروشتی کوردستان شاند. بەپێی راپۆرتەکان ڕێکخراوی ژینگە پارێزی ژینبەتانی بۆکان یارانی زاکرۆزی شاری سەقز و هەروەها خەڵکی گوندی گەردیگلان و ناوچەکە لە هەڵمەتێکدا بۆ زیندووکردنەوەی ژینگەی کوردستان بەلانی کەم 300 نەمامیان لەو ناوچەیە چاند و جەختیان لەسەر بەردەوامی هەوڵەکان بۆ پاراستنی ژینگە لە داهاتوودا کردەوە. جێگای ئاماژەیە ساڵانە بەرەیەکی زۆر لە سروشت و دارستانەکانی کوردستان لەلایەن کەسانی هەڵپەرست و قازانجخواز و سەر بە حکومەتەوە لەناو دەچێت و ئەمەش بووە هۆکاری نیگەرانی زۆر لەلایەن دۆستانی ژینگە لە کوردستان. سەپاندنی 6 ساڵ حکمی زیندان بەسەر چالاکوانێکی خەڵکی سەڵماس. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ حەمید عەباسی هەوڵاتی خەڵکی سەڵماس لەلایەن دادگای ئینقلابی و شارەوە سەرجەم حکمی 6 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. بە پێ و راپۆرتانە ناوبراو بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم بێڕێزی بەڕێبەری کۆماری ئیسلامی هاوکاری لەگەڵ لایەنەکانی دژ بە حکومەت هەڵگرتنی چەک بەبێ ئیزن و گەڕان بە دوای ئاساوەرە مێژوویەکاندا بە شێوازێکی نایاسایی سەرجەم حکمی 6 ساڵ زیندان و هەروەها دانانی 500 ملیۆن جەریمە بەسەریدا سەپێنراوە. جێگای ئاماژەیە ناوبراو لە کاتی دەست بەسەرکرانیدا لەلایەن ئیدارەی تڵاتەوە بە مەبەستی وەرگرتنی دان پێدانانی زۆرەملێ ئەشکەنجە و ئازار دراوە و تەنانەت کوڕەکەی دەست بەسەر و لێپرسینەوەی لێکراوە. بێبەشی بەندکراوێکی سیاسی کورد لە سەرەتایی ترین مافەکانی محەممەد ڕەسوولپور بەندکراوی سیاسی خەڵکی شاری شنۆ لە دۆسیەکی دیکەدا تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم بەسەریدا سەپێنرا و بۆ ماوەی 6 مانگ لە مافی وەرگرتنی موڕەخەسی بێبەشکرا. ناوبراو ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1403 بۆ تێپەڕاندنی ماوەی ساڵ و نیمێک بەندکران کە بە تۆمەتی ئەندامەتی لە حیزبە کوردیەکان بەسەریدا سەپێنرا بوو بۆ زیندانی شاری شنۆ ڕاگوێزرا. ئەو چالاکوانە سیاسی ڕێکەوتی 20 خاکە لێوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە نزام لەلایەن دادگای گشتی و ئینقلابی شاری شنۆ بانگێش کراوە و هەروەها لە مافی پێدانی موڕەخەسی بۆ ماوەی 6 مانگ بێبەشکراوە. ڕێکەوتنی هەسەدە و حکومەتی سووریا لە سەربەنداوی تشرین. بە پێی هەواڵی گەیشتووی ئیدارەی خۆسەری ڕۆژئاوای کوردستان و حکومەتی نوێی سووریا لەسەر بەڕێوەبردننی بەنداوی تشرین لە چەند خاڵێکدا ڕێکەوتن. بە پێوە هەواڵانە بەڕێوەبردننی بەنداوی تشرین لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتیکدا دەمێنێتەوە و هێزەکانی سوپای نیشتیمانی SNI پاشەکشیان پێدەکرێت. بە پێو ڕێکەوتنە ئەمنیەتیە و ناوچەیە بە هێزی هاوبەشی هەردوولایەن ئەپارێزرێت و هەروەها گۆڕانکاریەک لە شێوازی بەکارگێڕی بەنداوەکە ناکرێت. پشتیوانی نەتەوەیە گرتووەکان لە ئاگربەستەکەی پارتی کرێکارانی کوردستان. نەتەوەیە گرتووەکان بە بڵاوکردنی بەیاننامەیەک پشتیوانی خۆی لە ئاگربەستەکەی پارتی کرێکارانی کوردستان ڕاگەیاند و ئەمەی وەکو هەنگاوێک بەرەو ئاشتی ناوبرد. پسپۆڕانی نەتەوەیە گرتووەکان لە بەیاننامێکی هاوبەشدا ڕایانگەاند کە سەرەڕای ڕاگەیاندنی ئاگربەست لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە هێزەکانی ئەرتەشی تورکیا بەردەوامن لە هێرشی ئاسمانی بۆ سەر هەرێمەکانی ئەو حیزبە و تەنانەت لە چەند خاڵێکدا بە ئاشکرا مافی مرۆڤیان پێشێل کردووە. ئەو ڕێکخراوە نێو نەتەوەیە داوای لە هەردوو لایەن کردووە بە لەبەرچاوگرتنی یاسا نێودەوڵەتیەکان و توێش و پێگەێنانی ئاشتی لە تورکیا دەست پێ بکەن و هەروەها بە پێویستیزانی تاوانبارانی دژ بە مافەکانی مرۆڤ سزا بدرێن. بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕزایەتی لە گۆتنبێرگی سوید بۆ پشتیوانی لە سێ بەندکراوی سیاسی ژن لە ئێران.
ڕۆژی شەمە 23 خاکەلێوەی 1404 هەتاوی کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواست بۆ پشتیوانی لەوری شەمورادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی سێ بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام لە شاری گۆتنبێرگی سوید کۆبوونەوە. بە پێی وێنانی بەدەستمان گەیشتووە ئێرانیانی ئازادی خواست بە بانگێشتی ڕێکخراوەکانی ژن ژیان ئازادی بە بەرزکردنەوەی وێنەیە و سێژنە تێکۆشەرە پلاکاردی نا بۆ سێدارە و هەروەها وتنەوەی دروشمی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی، خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارێ و سێبەندکراوە و هەروەها زیندانیانی دیکە لە ئێران و کوردستان بوون. دەست بەسەرکردنی چالاکیی سنفی معلیمان ڕۆژی شەمە 23 خاکەلێوەی 1404 هەتاوی ئەزغەرە میرزادەگان چالاکی سنفی خەڵکی شاری فیروز ئاباد لە پارێزگای فارس لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی و شارەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتەکان ناوبراو بە هێرشی هێزە ئەکنیکیەکان بۆ سەرماڵەکەی و بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندە کراوە. ئەو چالاکوانە پێشووتر بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و بێڕێزی بەڕێبەری کۆماری ئیسلامی حکمی 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا بوو کە دواتر لە دادگای پێداچوونەوە بۆ 2 ساڵ بەندکران کەم کرایەوە و پاش تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ئازاد کرابوو. جێگای ئاماژەیە تا کاتیدا ڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگررتنی زانیاریەک لە بەردەستدا نییە. پەیامی خوێندکارانی ناڕازی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی ڕۆژی شەمە 23 خاکەلێوەی 1404 هەتاوی هاوکات لەگەڵ دانوستانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا خوێندکارانی ناڕازی بە دانانی بەنێر خوازیاری هەڵوەشانەوەی و ڕژێمە بوون. خوێندکارانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە شاری تاران بە دانانی بەنێرێک لەو شارە ڕایانگەیان سەرەڕای هەموو هەوڵەکانی حکومەت لە ڕێگەی دانوستان لەگەڵ ئەمریکا بۆمانەوە لەسەر دەسەڵات ئەو ڕژێمە بەهێزی جەماوەری خەڵکی ستەم لێکراو دەڕوخێت و هەڵوێستی خۆیان بەرامبەرە و دانوستان ڕاگەیان. هەروەها جەختیان لەسەرەوە کردەوە کە خوێندکاران وەکو هەموو خەڵکی ستەم لێکراوی دیکە لە ئێراندا تا کاتی ڕوخانی حکومەتی دژەمەرۆی ئیسلامی لە ئێران تێدەکۆش. داخوازی زیاتر لە 1000 شارەداری فەڕەنسا بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران. ڕۆژی شەمە 23 خاکەلێوەی 1404 هەتاوی زۆرتر لە 1000 شارەداری وڵاتی فەڕەنسا بە واژۆکردنی بەیاننامەیەک خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان لە ئێران بوون. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە حکومەتی کۆماری ئیسلامی سزای ئەدەم وەکو ئامڕازێک بۆ بێدەنگکردنی ناڕازیان، سەرکوتی سیاسی و هەروەها سازکردنی جەوێکی ئەمنیەتی بەکاردێنێت. بەپێی راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی زۆرتر لە 74% ئەعدامەکانی جیهان لە ئێرانە و هەوڵی ڕژێم بۆ ڕێگریکردن لە هەڵگیرسانەوەی شۆڕشێکی دیکەیە کە ئەمەش بووە بەهۆی نیگەرانی چالاکوانانی مافی مرۆڤ لە ئاستی نێودەوڵەتیدا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دوایین راپۆر لەسەر دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا. کۆشکی سپی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیاند کە دانوستانی ڕاستەوخۆی نێوان نێونەرانی ئەمریکا و ئێران هەنگاوێکە بەرەو پێش بۆەوە دەستهێنانی ئاکامێک بە قازانجی هەردوو لایەن. لە دانوستانەکاندا نوێنەری ئەمریکا بە ئێران ڕایگەیاندووە کە لەلایەن سەرۆک کۆماری ئەمریکاوە ئەرکدار کراوە کێشەکانی نێوان هەردوو لایەن لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر بکات. ئەمە لە کاتێکدایە کەوتوپێژی کۆشکی سپی هاوکات لەگەڵ دانوستانەکاندا چەند جار هەڕەشەی لە حکومەتی ئێران کردووە کە لە ئەگەری ڕێر نەکەوتنیاندا ڕوبەڕووی کاردانەوەی تونند لەلایەن ئەمریکاوە دەبێتەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.